دوای چەند ڕۆژێک لە پەسەندکردنی دەرەنجامی چواردەیەمین خولی هەڵبژاردنی سەرۆکایەتی ئێران، مەسعود پزیشکیان بووە نۆیەم سەرۆککۆماری وڵاتەکە و بە هاوڵاتیانی ئێران و جیهان ناسێنرا. بە پێی یاساکانی وڵاتەکە سەرۆککۆماری نوێ دەبێت لەلایەن ڕێبەری باڵای ئێرانەوە مەرسوومێکی پێ بدرێت و پاشان لە مەراسیمێکدا و بە ئامادەبوونی بەرپرسانی ناوخۆیی و نێودەوڵەتی لە پەرلەمانی وڵاتەکە سوێندی یاسایی بخوات کە ڕۆژی 30 تەمموز بۆ ئەو مەبەستە دیاری کراوە. پاشان ماوەی 15 ڕۆژ لە بەردەم سەرۆکی کۆماردا دەبێت بۆ ناساندنی کابینە حکوومیەکەی بە پەرلەمان کە زۆرینەی ئەندامانی لە پارتە محافیزکارەکان پێکهاتووە. لەو چوارچێوەیەدا مەسعود پزیشکیان 18 پێوەر و مەرجی بۆ دیاریکردنی وەزیران و ئەندامانی حکوومەتەکەی بە ئەنجومەنی پسپۆڕانی باوەڕپێکراوی خۆی سپاردووە و تێیدا هاتووە کە بۆ دیاریکردنی ئەو کەسانەی کە بۆ پۆستەکان کاندید دەکرێن دەبێت ڕەچاویان بکەن. مەرجەکانی پزیشکیان پێکدێن لە باوەڕبوون بە دەستور و یاسا باڵاکان، ڕەچاوکردنی ڕازگۆیی و دەستپاکی و ئازایەتی، هەبوونی هەستی نیشتیمانی، دووربوون لە دەمارگیری حزبی و نەتەوەیی و مەزهەبی و ناوچەیی، هەماهەنگ و وەفاداربوون بەرامبەر هەڵوێست و دروشمەکانی سەرۆک کۆمار، باوەڕبوون بە بڵاوکردنەوەی دادگەری، باوەڕبوون بە دروشمی هەڵبژاردن و بەدەستهێنانی مافەکانی ژنان و گەنجان و نەتەوەکانی دیکە، باوەڕبوون بە مامەڵەی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری ناوخۆیی، باوەڕبوون بە هاودەنگی لەگەڵ گەل، باوەڕبوون بە پسپۆڕی و شایستەیی، باوەڕبوون بە پێویستی بەرەنگاری و نەرمی نواندن لە سیاسەتی دەرەوە، ناسینی کاری دەستگا و بە توانایی لە چارەسەرکردنی کێشە، بوونی بڕوانامەی باوەڕپێکراوی پسپۆڕی، بوونی ئەزموونی باشی بەڕێوەبردن، پێشوازیکردن لە نوێگەری، هەبوونی هەڵوێست و ستراتیژ، باوەڕ بەکاری پسپۆڕی، باوەڕبوون بە دیموکراتی و پێویستی بەشداری هاوڵاتیان لە دام و دەستگاکاندا. ماڵپەڕی تابناکی ئێرانی بڵاوی کردوێتەوە کە مەسعود پزیشکیان ئەنجومەنێکی نۆکەسی بە سەرپەرشتی محەممەد جەواز زەریف لە پسپۆڕانی باوەڕپێکراوی خۆی پێکهێناوە کە کاری لە پێشینەیان دیاریکردنی 5 کەسە بۆ هەر پۆستێکی حکومی کابینەکە و پێشنیازکردنیان بۆ سەرۆک کۆمار. هاوکات ڕای سپاردوون کە ئەو کەسانەی دیاری دەکەن تەمەنیان لە خوار 55 ساڵیەوە بێت و زۆرینەشیان پێشتر کاری وەزیریان نەکرد بێت، هەروەها 20 لە سەدیان ژنان بن. هەروەها تابناک پێشبینی ئەندامانی کابینە حکوومیەکەی بڵاو کردوێتەوە و ئاماژەی بەوە کردووە هەر یەکە لە عەباس عێراقچی بۆ وەزیری دەرەوە و عەلی تەیبنیا بۆ وەزیری دارایی و سەرۆکی ئەنجومەنی هەماهەنگی ئابووری یەکلا بوونەتەوە. هاوکات دەنگۆی دیاریکردنی مستەفا پوور محەممەدی کاندیدی سەرنەکەوتووی سەرۆکایەتی بۆ وەزیری هەواڵگری و ڕەحمان فەزلی بۆ وەزیری ناوخۆ و محەممەد جەواز زەریفیش بۆ جێگری یەکەمی سەرۆک کۆمار بڵاو بوونەتەوە.